مناوی خواست سلام هاورم هیوام لر شوینه بن ساخ و سلامت و تندروز بن انشالله برایزان دیسانه و منی هات معین لخدمت ایوه بو پیشکشکردن ویدیوهای کیتر لزنجیره ویدیوکانی بدسینان پاره لانترنت لپیجی فیسبوکی بدسینان پاره لانترنت هر والا چنل یوتیوبی بدسینان پاره لانترنت برایز مگر تو یکم جارو چنل ای بینی لیره چنلی بدسینان پاره لانترنت که منی هات معین هفتانه دو ویدیو لری او چنل و بلا و کموه که تو اتوانی به برانبر در و الکترونیکان و هر وها دلار امریکی به دست بهنی و اوی تو هیچ شکل ویدیوکانی ده هاتو لدست ندید که من بلاوی انا کموه چنل که سابسکرایب بکه زنگوله تنشش چالاک بکه و اوی هر کاته کم ویدیو یک اپلود کم یا خود بلاو کموه یوتیوب لره نوتیفیکیشن و تو یاگادار بکاتوه بله عزیزان ویدیو هم رو به باسی صرافی یک بکم که چون که زور کس لیوه بسیار لمکر بو که چون ما اتوانه آلوگور با دراو الکترونیانه بکن یا خود معامله هم پی بکن کاته که لوبسایت کان که من بلاویانه کما بدستیان دین صرافی کوکوین صرافی که تایبات بود دراو الکترونیکان دان روا باته ای ولو صرافی اتوانن هم دراوکان بکرن هم بفروشن لصرافی کوکوین که صرافی که زور جی متمانه و صرافی که خارجیه و من بخود چندین سال کار با صرافی یکم و زور سیقش با صرافی هم من 3-4 ویدیو سبارت به چونیتی کار کردن ترید یا خود همان کار کردن و معامله کردن با صرافی کوکوین درست کم که ویدیو امرو تنها بو نانوسین لصرافی کوکوین و ای و چون بتوانن اکانتکت هم ویریفای بکن لصرافی کوکوین بو اوی ای وج بتوانن هاوران آلوگور با دراوی الکترونی اکانت هم بکن و معامله و تریدی پی بکن بیناری هم ویدیوی بنتا کوتای ویدیو که به پیش میخن چون که اشتاگرینگ اکان لنو راسی هم ویدیو هم باز کردوه بله عزیزان بو اوی ای وج بتوانن لصرافی کوکوین کار بکن لگوگل سرچ کن کوکوین.com یا خود لینکی بشاری کردن لام وبسایت لجرم ویدیوی دانم ل دیسکریپشن یوتیوب ای واتوان راستو خو لسه لینک کی کلیک بکن و بین انا صرافی کوکوین کاته که کوکوین.com کتان سرچ کرد عزیزان یا خود کلیک لسه لینک کتان کل لجرم ویدیو هم دانوا دینا او صفحه بو نانوسین لصرافی کوکوین ای واچین سر بشی ساین اپ لاگین بو او کسانه که نانوسین یان کردیه اما چین سر بشی ساین اپ لیرانا با تلفن نابه عزیزان چون که بوی من نابید ایمتای به ایمیل نانوسیم بکن لیرانا ایمیل که هلا بشریم و لیرانا ایمیل که دانه و نمونه منو ایمیلی دانه سند کود هیا سند کود یکی کاته که سند کودت کرد لیرانا کپچه که انجام ده دوای ساره یکه دواتر ویریفای که هر وقت بینن عزیزان استا مسیج یک بو او جیمیل چوه تبی بچی مسیج که بکیتوا من اچ مسر جیمیل کم و هر وقت بینن لیرانا جیمیل کلان وبسایتی کوکوین و هاتوا لیرانا او کودی کپی کم و دیم لو بشی دانه لیرانا وشای که نهینی که زیاد لهش کاراکتر پیکار به عزیزان بخود دانی وشا نهینی که امن به کاته که وشا نهینی که شد دانه لیرانا کودی رفرال عزیزان اتوانی دابنه یا خود داشتنی او کسی که کودی رفرالی او کسی بونم نه لیرانا دانی و نانوسیم بکی اتوانی بطالش بجه بهلی لسر ساین اپ کلیک کی ولی عزیزان هر وقت بینن اسا من نانوسینم کرد ل صرافی کوکوین ویزا کارت یا خود مستر کارت کردیت کارت اکانت توبه و دراوی الکترونی بکری و هر وها لیرانا شتوانی با بیت کوین بکری که ایما پیوستی من با بشانه نیه لیرانا قپات کن هر وقت بینن عزیزان اسا من حتمانا و اکانتی خوم ل کوکوین که صرافی کاتوانی آلوگوری دراوی الکترونی پیب کی لم ویدیو من تنها نانوسین و ویریفای کردن اکانتی صرافی کوکوین بوی و شرح کم و ویدیو کانی دهاتو دا پیتان داریم کشون اتوان معامله بکن و آلوگوری دراو الکترونی اکانتان با صرافیایی بکن ولی هم چند کارکی تر تبی انجام بدن لنا ام صرافیایی بوی اکانتان ویریفای ببید اچنا سر و بشه عزیزان لسر و هر وقای بینن
account security هەیە کاتێک کلیک لەسەر account security ئەەکەی تۆ دەبێت ئەکانتەکەت verify بکەیت لێرانە یەکەم جارە چیتە سەر بەشی trading password کاتێک کلیک لەسەر trading password لێرانە عزیزان سێت هەیە کلیک لەسەر سێتی یەکەی لێرانە send code هەیە کلیک لەسەرەکەی وە کۆدێک بوو جیمەیلەکەتە چێکە دایتان وێبسایتەی لێران هەروەکە بینن لە لانک و کۆینەوە مەسێجێک هاتیە ئەو ڕقەمەی کۆپیەکەی و لێرانە دانێ عزیزان و دواتر ئۆکەی ئەندەرستاند ئەەکەی وشایکی نێنی دانێ کە لە 6 ڕقەمە پێکات بێ عزیزان 6 ڕقەم بێ هەروە لە خوارەوە ژوبارەکەیتەوە 6 ڕقەم بێ عزیزان هەرەکو گوتم و دواتر لەسەر کانفێرم کلیکەکەی هەروەکوە بینن لێران عزیزان ترێدینگ پاسوێردمان چێنج کرد واتە ئێستا ڤێریفایمان کرد بۆ ئەوەی زیاتر ئەمنیەتی حسابەکەت ببیتە سەرەوە و هەروەها بە ئاسانی بتوانانی ویدراو یا خۆڕەکێشانی دراو ئەلکترۆنەکان لەم وێبسایتەی بکەیت یان تۆ دەبی بێت بە تەلەفۆن دیسانەوە ڤێریفای بکەی ئەم ئەکانتە کە بۆ ئێمە نابێت بەڵام ڕێگایەکی تر هەیە عزیزان کە ئێمە توانین ڤێریفای بکەین گوگل ڤێریفیکیشن هەیە لەسەرەوە عزیزان لێرانە کلیک لەسەر سێتەکەین واتە بۆ ئەوەی ئێمە بە ئاسانی بتوانین لەو سەرڕەفیەی کار بکەین ترێدینگ پاسوێردمان ئەنجامدا و هەروەها پێویستیمان بەوە هەیە کە گوگل ڤێریفیکیشنەکەش ئەنجام بدەین لێرانە کلیک لەسەر سێتەکەی دیسانەوە سند کۆد ئەچی جیمەیلەکەتەکەیتەوە دیسانەوە لە لانک و کۆینەوە مەسێجێک هاتووە ئەو نووسینەی ئەو حروفانەی کۆپیەکەی و لێرانە دانێ عزیزان و دواتر دەینەوە مەرحەلە ئەو مەرحەلە زۆر گرنگە عزیزان ئەوەی ڤیدیۆکەی بە پێش مایخن چونکە مەرحەلە هەروەکو گوتم زۆر گرنگە بوو لێرانە بوو ئەوەی ئەمنیەتەکەت زیاتر بچیتە سەرەوە تۆ پێویستە بە بەرنامەیەکەیە کە لە ئەسواقی مۆبایلەکەت ئازیزان با بچینە ناو مۆبایلەکەم گوگل ئەدنتیکەیتۆر ئێوە لە ناو مۆبایلەکەتە ناو بەرنامەیە ئینستاڵەکەن لێران ئازیزان ئەو کۆیەیە بینن لە خوارەوە ئەو کۆیەی لێدەی سکان QR کۆتەکەی ئازیزان لێرانە سکرین شاتێک یاخۆت ئەو کۆدەی سکەنەکەی لەناو ئەو بەرنامەیە مینی ئازیزان کاتێک کە سکانت کرد چونکە من ئەنجامم داوە ئازیزان لێرانە هەروەکوە بینن بەڵێ ئازیزان کاتێک کە QR کۆدەکەت سکان کرد لەناو بەرنامەی لەناو ئەم بەرنامەیە ئازیزان لێرانە هەروەکوە بینن لە کوکوین ژمارەکان ئەپدەیتە بیتەوە هەر 10-15 چرکە جارێک ئەپدەیتە بیتەوە تۆ ئەو ژمارەی لێرانە دانەی پێشەوەی ئەپدەیت ببیتەوە ئازیزان 33 8 244 لێرانە نووسی ژمارەکە ئازیزان بەڵام پێشەوەی ئازیزان ئەو کودەی هەروەکوە بینن لە شوێنێک خەزنکەن یاخود لە دەفتەرێک بنووسن لە کۆمپیوتەرەکەتان مۆبایلەکەتان خەزنکەن چونکە ئەگەر هاتوو ئێوە ئەو ژمارەتان لە دەستا واتە حسابەکەتان لە دەستچوو ئەوەی لەبیر نەکەن تکایە خەزنکەن لە شوێنێک یاخود بنووسن بۆ ئەوەی هەر کاتێک کە بەرنامەکەتان ڕەش کردەوە لە ناو مۆبایلەکە یاخود مۆبایلەکەتان گۆڕی ئێواتوانن لێرانە هەر لەم بەشەی ئازیزان جیمەیلەکەتان بنووسن و ئەو ژمارەی دیسانەوە بدەن بەو بەرنامەیە و دیسانەوە بچنانەوە ئەکانتی خۆتان واتە لەبیر نەکەن ئەوەی لە شوێنی خەزنکەن زۆر گرنگە بۆ ئەوەی حسابەکەتان لە دەست نەچێت کاتێک کە ژمارەکەتان نووسی لەسەر ئەکتیڤێت کلیکەکەی هەروەکوە بینن ئازیزان گوگل ڤێریفیکیشنەکەش چێنج بوو واتە ڤێریفام کرد و هەروەها ترێدینگ پاسوێرد واتە ئەو دوو بەشەم ڤێریفای کرد بەڵێ ئازیزان هەروەکو گوتم لە ڤیدیۆکانی داهاتوودا من زیاتر لەسەر کوکوین بۆ ئێوە شەرحەکەم کە ئێوە چۆن ناتوانن لە سەرڕافی کوکوین ترێیت ئەنجام بدەن واتە معاملە بکەن هەروەکو گوتم لەم ڤیدیۆیە تەنها من چۆنیەتی بەشاریکردن لە حسابی کوکوین بۆ ئێوە شەرحم کرد لە سەرڕافی کوکوین و چاوەڕێی ڤیدیۆکانی داهاتوو بن کە گرنگترین ڤیدیۆ سەبارەت بە سەرڕافی کوکوین بۆ ئێوە دروستەکەم و چۆن ئێوە بتوانن معاملە بکەن و ڕۆژانە زیاترین پارەی بەدەست بهێنن بەڵێ ئازیزان هیوادارم ئەم ڤیدیۆش بۆ ئێوە بەسوود بوو بێت هەر ڕەخنا کامنت پرسیارێکە بوو لەژێر ڤیدیۆیە لە چەنەلی یوتیوبم بنووسن من بە چاوان جوابتان ئەدەمەوە تا ڤیدیۆیەکی تر وێبسایتێکی تر ئەپێکی تر و هەروەها فێرکاریەکی تر هەمووتان بەخۆی گەورە سپێرم
خوا یار و پەنای ئێوە بێت خواتان لەگەڵ.